بەهۆی کەمی خزمەتگوزاریەوە بەشێک لە دانیشتوانی گوندی ئاشوران لە ناحیەی سەنگەسەری سنووری قەزای پشدەر گرت بوونەوە وەکو خۆیان دەڵێن لە پێش هەڵبژاردنەکاندا چەند جارێکە بەڵێنی قیرکردنی ڕێگای سەرەکی گوندەکەیان پێدراوە بەڵام دوای هەڵبژاردن فەرامۆش دەکرێت. دیارە ئەو جادە و ڕێگاوبانەیەمە بۆتە پەڵەیەکی ڕەش بە نێوچاوانی هەچی بەڕێوەبەری ناحیە و سەنگەسەرەوە هەیە لە 2011ەوە کە ئێستا من هەموو ئەو بەڵگانم لەکنە کە 2011 چەند جار پارەی بۆ دەرچووە و دیار نەماوە لە 2011 ئەو هەم بەڵگەکانە 2011 2012 هەم بە بڕی پارەکانیانەوە ئەو گرتبوونە ئێمە لە ناو گوندی وەکو ئاگادارکردنەوەیکە بۆ بەڕێوەبەر و بەپرسانی ناوچەکەی لە داهاتوودا ئەگەر بێت و جارێکی دیکە بەدەمانەوەنێن هەڵوێستی دیکەشمان دەبێت. نەمەتکەبن مەتکەبەنە جادان جادەیە نەپردن پردەیە ئەمە کێشەی سەرەکین ئەو پرد و جادەنا ئەو حکومەتەش هیچ بەرهەمی لە بۆ مە نەبووە هیچ ئۆفاکی نەبوو هەتا دێن ژنەکەوەکی من پێر و پەکەوتە ئەرێ پورێ دەنگێن بەرێ دەنگێن لێ وەردەگرن و سپەینێ دێن ئەوە هەموو دێن دەی دەبەخێنێ وڵاش خەنی خەنیەوە جادا دەکرێ سپەینێش دەڕۆنەوە پشتێن تێدەکەن وێست تا وێستاشیان نەدیتونەوە. جگا لە کەمی خزمەتگوزاری و خراپی ڕێگاوبان گوندەکە کێشەی خراپی و بچووکی قوتابخانەیان هەیە بەڕێوبەری قوتابخانەکەش دەڵێت کەمپی ئاوارەکانیش قوتابخانەیان لە ئێمە باشترە. دیارە قوتابخانەی ئێمە بینای قوتابخانە نییە تەنها خانوویەکە دوو ژووری هەیە دوو ژووری خوێندنی هەیە لەگەڵ ژووری کارگوزار و مامۆستای ژوورەکانی بچووکن بە کەڵکی خوێندن نایە تەنانە بە کابینە هەتا پۆلیشەشمان هەیە کابینەمان داناوە کابینە لە کاتی بارانباریندا دڵۆپەی دەکا یعنی ئاوەکە بەرەبێت سەر دەفتەری قوتابیەکانی و داوامان کردووە لە تەربیە بۆمان ئایزوگامی بکەن تەنانەت دەڵێن پارەی ئیزوگامیمان نییە. بەڕێوەبەری ناحیەی سەنگەسەریش نایشارێتەوە بڕیاری قیرکردنی ڕێگای سەرەکی گوندی ئاشوران دراوە بەڵام بڕی پارەی دیاریکراویان بۆ خرج نەکراوە تاکو دەست بکەن بە جێبەجێکردنی. دیارە فەرمانی قیتابکردنی ڕێگاکان هەیە ئێمە پێشتر بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەری چاکردن و پاراستنی ڕێگاوبانی ڕاپەڕین و ئیدارەی ڕاپەڕین دەرخستە و شتمان بۆ کردووە نووسرامان ئاڕاستی وەزارەتی ئاوادانکردن و نیشتێجێکردن کردووە بەڵێ دیار هەموو ڕێکارە یاسایەکان ڕێکارە یاساوی ئیداریەکانی بڕیوە فەرمانەکانی تەواوە تەنها پارەکە بخرێتە سەر حسابی بەڕێوەبەری چاکردن و پاراستنی ڕێگاوبانی ڕاپەڕین دەست پرۆژەکە دەکرێت. لا ڕابردوودا گوندەکان لانکەی شۆڕش بوون بەڵام لە ئێستادا فەرامۆش کراون و کێشەی کەمی خزمەتگوزاریان هەیە ئەمەش وای کردووە ڕۆژ لە دوای ڕۆژ لە جێی ئەوەی ئاوەدانتر ببنەوە زیاتر چۆڵ دەبن و خەڵک مەگەر بۆ گەشت و سەیران بچنەوە بۆ گوندەکانیان. لا گوندی ئاشورانی سەر بە ناحیەی سەنگەسەرەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.